داروان حاجی حامید سەرۆکی دامەزراوی سەنتەری فەڕەنسی کوردی. دوور لە بیری تسکی حیزبی، ئەم دکتۆر تەهایم خۆش دەوێت لەبەر ئەوەی جیاواز لەلایەنی مادی خاوەنی جیاوازیەکی تری فکریە. دکتۆر تەها ڕەسوڵ خاوەنی چەندین پرۆژەی ئەدەبی و فکری و ڕووناکبیری و خزمەتێکی بێپایانی چینی زانکۆ و ڕۆشنبیران و خاوەن فکرە جیاوازەکانە. ئەمەوێ لێرەوە ڕێزێکی بێپایان و جوانم بۆ کاک دکتۆر تەها ڕەسوڵ، برای ئەزیز و خۆشەویستی من، پیاوە جوانەکەی شاری سلێمانی، ئەو پیاوەی کە خۆزگە سلێمانی 50 بۆ 60 پیاوی ئاوای تیا بوویایە. بۆیە ئەم دکتۆرم خۆش دەوێت ئەو لایەنێکی ئیپیستۆمۆلۆژی لۆژیکیانەی هەیە و خاوەنی فەزیلەتێکە، بۆیە ئومێد لەم مەعریفەتە دەبینم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێرپەنجەیە، ئەو نەخۆشە نەگریزەی کە مرۆڤایەتی بەدەستێوە ئەناڵێنێ. من دەمێکە یەکێ لە ئاواتە گەورەکانم ئەوەیە کە لە شارەکەم، لە کوردستانەکەم، لە نیشتیمانەکەم خانەیە بکەمەوە بۆ ئەو ئافرەتانەی، بۆ ئەو دایکانەی، بۆ ئەو کچ و کچۆڵانەی کە بەدەست نەخۆشی سنگی ئافرەتانەوە یاخود بۆ نەخۆشی سنگی شێرپەنجەوە دەناڵێنن. من پێم وایە ئەو چینە ئەرستۆکراتیەی دوای شۆڕش کە لەلایەن چەند سەرمایەدارێک و سیاسەتمەدارێکەوە بەم شێوەیە ناسێنرایەوە. تەنێ لەلایەنی مادیەکەیەوە جیاوازیان لەگەڵ چینەکانی تردا هەبێت. ئەوانە زیاتر کەسانی پارەدار و سەرمایەدارن، نەک لە جەوهەری فکریدا لە کۆمەڵگا جیا بکرێنەوە. دەشێ بە بۆرژوا ناویان بەرین، لێ ئەم پیاوە وەک ئەرستۆکراتیەکی کۆنی گەریکیە و جگەلەوەی سەرمایەدارێکی دەستڕۆشت و خاوەنی بیرێکی فەلسەفی و فکری مەزنە لە ناو جیلەکانی ڕۆشنبیران و قوتابخانەی باڵای ئەمڕۆی هەرێمی کوردستاندا. من دەستخۆشی لە دکتۆر تەها دەکەم و ئومێدەوارم سەرمایەدارەکان و هاوشێوەکانی کورد بتوانن هاوشێوەی ئەم پیاوە گۆڕانکاری و کاریگەری دروست بکەن. ئومێدێکی زۆرم بەم پیاوە هەیە و لە پەنای ئەوە هەوڵێکی مەزنی بەرپاکردنی ڕێنسانسێکی فکری لاهوتی ئیسلامی جیاواز لە پیاوانی تەسەووف دەبینم. هیوادارم ڕێز لە کارەکانی ئەم پیاوە بگیرێت. دکتۆر تەها بەردەوام بە و دەستی ئەو گەنجانە بگرە کە ئەمڕۆ ئومێدێکی گەورەیان لێ چاوەڕێ دەکرێت، بەڵام بەداخەوە تاکو ئێستا وەکو پێویست گرنگیان پێ نەدراوە و نەتوانراوە لە کەسانی بیرتەسک و کۆیلە و پارە جیا بکرێنەوە. کۆمەڵگای ئێمە چەند پێویستی بە ڕیفۆرمی ئایدۆلۆجی هەیە، هێندەش زیاتر پێویستی بە ناساندنی ئەزموونی قۆناغی سەدەکانی ناوەڕاستی ئەوروپا هەیە، پێویستی بە ناساندنی قۆناغی مۆدێرنی عەقڵخوازەکان و ئەزموونخوازەکان هەیە. لە کۆتاییدا سوپاسی ماندوو بوونت دەکەم و بەندەکە خاوەنی بڕوانامەی ماستەر و خوێندکاری دکتۆرام لە فەڕەنسا تەواو کردووە. ئیمانم بە ڕێنسانسێکی فکری و گۆڕانکاری گەورە و کاریگەری ئێوە بۆ سەر کۆمەڵگەی کوردی هەیە. دەستخۆشێکی گەورەت لێ دەکەم و هیوای بەردەوام بوونت بۆ دەخوازم. داروان حاجی حامید سەرۆکی دامەزراوی سەنتەری فەڕەنسی کوردی.